ئێمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان دژی هەموو تیرۆرێکین بە مەفهومی تیرۆر و بە تایبەتی دژی تیرۆرکردنی کاک شوکری و کاک یاسین و کاک هەر کاکک و هەر هاوڕێک و هەر ئینسانێک کە تیرۆر بکرێ ئێمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان کە لە ئەسڵا بە ئەفکار چەپین و دەمانەوێت ئینسان برای ئینسان بی و تیرۆرکردن تیرۆرێکی ناڕەوایە کارێکی ناڕەوایە. ڕاستە دوژمنانی گەلی کورد هانە دەبەنە بەر ئەو کارە قێزەونە، بەڵام بالتاکید خەبات و تێکۆشانی گەلی کوردستان لە هەر چار پارچەکەی بە هەر شێوازێک لە شێوازەکان هەر لە بەردەوامبووندا دەبیتن، نە بە تیرۆرکردنی 2 نەفەر و 3 نەفەر و 2 نەفەر ئەو خەباتە ناوەستێ. ئێمە لەو ڕوانگەیەوە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بە هەردوو زۆنەکەی زۆنی زەرد و کەسک ئەو مەسائلانە چارەسەر بکەن، تیرۆرکردنی هاونیشتیمانیان لە ناو هەرێمی کوردستان کە دەسەڵاتداری لە سولێمانی و لە هەولێر توانایان هەیە ڕێگری لەو کارانە بکەن. بۆیە ئێمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان هاوخەمین و هاوڕاین لەگەر هەموو خەڵکێک کە دژی تیرۆرە. بەرامەوە حکومەتانەی کەوا گەلی کوردستان و کوردستانیان داگیر کردرا ئەکەیت بیر لەو کارانە دەکەنەوە وا دەزانن ئەوە دەبیتە هۆکاری ئەوەی کەوا گەلی کوردستان لە خەباتی خۆی نەتوانی سەرکەوتن بەدەست بینیتن. بەڵام ڕۆژگار ئێستا بەرەو ئەوە دەچیتن کەوا ئاسۆی گەلی کورد ڕووی لە ڕۆناکاییە و ڕووی لە سەرکەوتندایە. بۆیە تەمەنا دەکەین هەم ڕۆژنیوز و هەم ئەو ڕاگەاندن و میدیایی گەلی کوردستان گەرم بی لە بۆ ئیدانەکردنی ئەو تیرۆر و ئەو شێوە کارانەیەکەوە لە هەرێمی کوردستان یان لە هەر شوێنێکی کوردستان و عالەم کە دەکرێتن. بۆیە تیرۆر و تیرۆرستان ئامانجیان ناتوانن بپێشن ئەویش ئەوەیە کە بیانەوێ گەلی کوردستان لە خەباتی خۆی سەرکەوتن بەدەستنێنی، سەرکەوتن هەر بۆ میلەتانە، سەرکەوتن هەر بۆ ئەو هێزانەیەکەوە لەسەر حەق خەبات دەکەن.